هفکار ما تیفور محمد لگلی علی باگ بول دبر سوران الاستودیو جی رزدار زیرک بیا ایلیا سروک کمالا میوان خانه و چشت خانه این هولر میوانه ما زور سپاس زیرک سپاس بو هاتناوا زور سپاس اف جولای استای گشتیاره کان بدلی میوان خانه و چشت خانه کان ایسا بس صار رابردو دوای جشنیشه لجشن درجه کی باش هاتبون لا جشن زور باش بو الحمد لله استاج زور باشا قليني له التلكان حاليا باشا زور باشا وتلكان با اودادن ريتن قليب كان او دياره كان باشني وضعك اما جروب مان هي جروب شي صد خاون هوتيل وچشخانه كان بيكوين او جروبا هر قليك هبي لو جروبا اقصد كري بلام او فتره زور باشا قليني قلي لو جروبا كدانا روا يعني اگر هبي اشتاق مثلا لا تشي كهرباء يعني لا تشي هر اشتاق هبي لو جروبا دين خواره جواب دينوا استانيه الحمد لله باش اما تا چند بو او دگاريتا و بس كهربات كر داشكاندني حكومت هرمي كردستان هبو بو چندين بابت ك پيواندي دارن بشوينه گشتو گزاريا كان تا چند پيواندي باو هي كواي كردون الخكان دابا زينرين و گشيا زياتر رو لهرمي كردستان بله سپاس بو حكومتي هرمي كردستان بو فتره داشكاندني چي زور باشي كردلو بنكه گشتیارەکان لە 120 لە ڕسوماتی گەشت و گوزار هەروەها لە ڕسوماتی ضەریبە هینایە خوارەوە ئەوەش هاوکاریەکە بۆ خاوەنی هوتێل و چێشخانەکان کە بتانن کێشەکانیان چارەسەر بکەنەوە بەڵام کێشەی کارەبا ئەمە لە مێژە کێشەی کارەبامان هەیە ئیشاڵڵە ئەویش وعدرایە بەمە کە وەکو کۆمەڵی میوەخانە و چێشخانەکان چارەسەر بکرێتن زۆرە لە بۆ هوتێلەکان کارەبا زۆرە کە نرخەکەی زۆرە بەس وعدرایە ئیشاڵڵە ئەویش چارەسەر دەکرێت بەڵێ سەبارەت بە هات زۆربوونی ژمارەی گەشتیاران کاک زیرەک تا چەند پەیوەندیدارە بە خودی ئەو شوێنانە بۆ ڕاکێشانی گەشتیارەکان وەکو چێشتخانەکان وەکو هوتێلەکان و پەیوەندیان لەگەڵ گەشتیاری ناوچەکانی دیکە ئێوە بەو ڕێیە چۆن وا دەکەن کە خوتان گەشتیار ڕابکێشن بڵێ ئێمە کۆمپانیای گەشتیارمان هەیە کۆمپانیای گەشتیاری ئەوانەی کە گەشتیار دینن و گەشتیار دەبنەوە تامان ئەوانەی کە مۆڵەتی گەشت و گوزاریان هەیە هەر لە هەرێمی کوردستان هەروەها لە بەغدا و خواری بەغدا ئەوانەی کە مۆڵەتیان هەیە ئەوانە پەیوەندیان هەیە مابینی خۆیان یعنی پەیوەندی دەکەن مەثەلەن دەرێ ئەم ساحێب شەریکەیە لەگەڵ ئیتفاقی کردووە لەگەڵ ساحێب کۆمپانیای هەولێر ئەوەندە گروپەی دینم ئەو ئیتفاق دەکرێت تەسهیلاتی زۆر دەکرێت لە سەیتەرەکان فندقیان بۆ حەجز دەکرێت بەڵام کێشەمان لە شوێنەکە هەندێک شوێن هەیە هەندێک کۆمپانیا بەبێ مۆڵەتن بەبێ هیچ تەنسیقێک دێنە ڕێگەیان پێ دەدرێت لە بەغدا لێرەش ڕێگەیان پێ دەدرێت بەڵام نەفندقی حەجز کردووە نامەثەلەن ناوەکانیان هەیە لە سەیتەرە ئەوە کێشەکە دەکاتن لە بۆ سەیتەرەکان لە بۆ بازگەکان هەروەها لە بۆ داخلی مەثەلەن هەولێر هاتیە ئێمە ئەو گروپانەی دێن هەموو حجزیان کردیە بەڵام ئەوانە حجزیان نەکردی شوێنی دەست نەکەیمانەوە ڕوویداوە ئەوە ڕوویداوە بەو جژنەوە ڕوویدا لە سەیتەرەکان هەندێک ئزدەحام بوو ئەوە کێشەیە ئەوە کێشەکە بوو بەبێت نظام هاتبوون بەبێ یعنی مزبەق ناویان هەبیتن هاتبوون و خەڵکەکەش لەیوابی خەتای سەیتەرە یان خەتای گەشت و گوزارە یان خەتای شوێنە گەشتیارەکانە نە خەتای ئەو شخصەیە ئەوی بەبێ مۆڵەت ئەو گروپەی هێناوە باشە ئەو کۆمپانیانە تاکو چەند ئێستا لە زیادبوون دەنەگەر هات و ئێمە باسی زیادبوونی ژمارەی گەشتیاران دەکەین لە هەرێمی کوردستان و هاتنیان لە دەرەوە بڵێ ئێمە کەوەکو ناوخۆ مەثەلەن عینن ئەو کۆمپانیان دین ئەو کۆمپانیانە یعنی اتفاقیان کردێ بە تەواوی لەگەر کۆمپانیەکانی بەغدا ئێمە بەیان لە 90 اعتمادمان لەسەر بەغدا و خواروی بەغدایە ئەوان ینی کەو گەشتیاری دێن لە سەتادا ئەوانش کە دەوڵەتەکانی جیرانی عێراقن کە وەکو هەرێمی کوردستان تورکیا ئیران هەروەها گەشتیارمان هەیە لە ئیمارات و دوبەی قەتەر ینی لە سەتادا ئەو گەشتیارانە لە هەرێمی کوردستان ئامادەنە ئەو ژمارە بەردەوام لە زیادبوون دەیە کاک زیرەک بە گەشتیارانی دەرەوەی وڵات دەرەوەی عێراق بەڵێ ئێستا زۆر هەوڵ دەدرێت لە بەڕێوەبرایەتی گەشت و گوزاری هەولێر چەند کۆبوونەوەکمان کرد کە محاولە بکەین لەگەر کۆمپانیەکان زیاد بکەین ئەو گەشتیارانە زیاد بکەین ئەوان لە دەرەوەی وڵات
باشە سەبارەت بە شوێنی هوتێل و موتێل و چێشتخانەکان دەتوان تا چەند گەشتیار لە خۆ بگرن بە گشتی بە تایبەت هوتێلەکان ئێستا توانەمان چەندە؟ بڵێ ئێمە زیاتر لە 1000 شوێن گەشتیاریمان هەیە ئەوانی کە مۆڵەتی گەشت و گوزاریان هەیە و ئەندامن لای ئێمە کە وەکو کۆمەڵە لە هوتێل و موتێل و گوندی گەشتیاری و ڕێستۆران و بار و کەفیتریا و شوێنی شەوانە ئەمانە هەنە لە بە ڕۆژانە ئەتوانی برێن لە 45,000 شخص ئەتوانی نیشتە زێبی لە هەولێر هەمانە ئەو شوێنە زیاد بوون شوێنەکە یان هەیە شوێن داخرا بێ طبعا ڕۆژانە ناڕۆژانە یعنی مانگانە دووسێ چێشخانە دەکرێتەوە لە نوێ و ئەو هوتێل و هوتێلی براندیشمان هەیە ینی دروست دەکرێتن ئینشاءالله ئەوانی شەر لەسەرێنە باشە سەبارەت بە دەرفەتی کارکەواتە دەرفەتی کاریش باش دەرەخسێنرێت زیاتر لەو شوێنانە ڕەخساندنی دەرفەتی کار ئێستا چوونە زیاتر بوو کێنە زیرەک کار بەڵێ طبعا لەسەر بریاری ئەنجومەنی وەزیران بریارێک دەرچوو لە 175 کارمەندی خۆمان بی کارمەندی عراقی بی ینی نابەس کورد عراقی بی و لە 125ش ئەژنەبی بی و عەرەبی بی ئەوشتا ئەمە ئێستا دەست پێکراوە لە هەموو شوێنێک دەست پێکراوە جێبەجێکراوە بڵێ وا جێبەجێ دەکرێتن لە دەرچوونی مەثەلەن گەشت و گوزار ئەوانەی کە دەرچوونی گەشت و گوزارن ئەمانە مفەضەڵترن کە کار بکەن لەو شوێنانە ئێمە وەکو کۆمەڵە بە هەما هەنگی لەگەڵ بەڕێوەبرایەتی گەشت و گوزاری هەولێر هەروەها کۆمەڵی گەشت و گوزار ناسان چەند خوڵەکمان کردووە چەند دەورەمان کردووە بۆ دەرچوونی مهنی یعنی وەکو خدمە یان مەطبەخ یان ڕسێپشن یان هاوسکیپینگ ئەوانە کە فێر بن فێر ببن دەرچووەکان باشتر لێ بکرێن تەمان دەرچووەکان ئۆڕەدی شەهادەی ئەوەیان هەیە گەشت و گوزار ئەوانە بچنە هەر شوێنێک قبور دەکرێن باشە بچنە هەر شوێنە قبور دەکرێن خۆی فێر بکاتن ئەو خۆلانە هەن ئەمەش خۆڵک دەکەینەوە ئەو خۆڵەکانە دەرچوو شەهادەشیان دەدەینێ تەوزیعی کەی دەکرێتەوە کێ دەتوانین تەقدیم بکاتن هەر کەسێک بیتن لە خۆی قبور کاتن ئەو شووە ئەمە مشکلەی دەرچوانی پەیمانگای هەولێر گەشت و گوزار بەس ئیدارە تەخەڕج دەکات ئەمە مهنیمان دەوێت ئەمە مهنیم دەمانەوێت لە مەطبەخ ئیشکا دەمانەوێت لە ڕێستۆرانت ئیشکە یعنی خدمە دەمانەوێت لە ڕسێپشن ئیشکە لە هاوسکیپینگ ئیشکە ئەمانە ئەمە ئێمە فێریان دەکەین باشە ئەو فێرکردنە کەی دەست پێ دەکات چون هەر فترەیەک دەورەیەک دەکەینەوە باشە بەڕێوەبەری گەشت و گوزاری هەولێر ئەمر دەکات دەرێ مەثەن خوڵەکێک بکرێتەوە بە 400 کەس یان 300 کەس وها دێن خاوەنی هوتێلەکان تەقدیم دەکەن دێن مەثەلا هەندێک شەخصەیە دێوە کار بکاتن دێتن ئەویش تەقدیم دەکا و خۆڵەکەیان بۆ دەکەینەوە گەلک سپاس ڕێزدار زیرەک بیا ئیلیا سەرۆکی کۆمەڵایە چێشتخانە و میوانخانەیەن هەولێرە سپاس بۆ ئامادە